چاکسازی کە لە کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەشێکی هەنگاوەکانی بینران لە کابینەی نوێمیشدا پرسی چاکسازی بۆ بەبنەما و پێداچوونەوە بە موچەی فەرمانبەرانیش کراوە بە سەرەتای پرۆسەکە کە دوجار و دوای مشتومڕێکی زۆر ڕۆژی پێنجشەممە پەرلەمانی کوردستان پرۆژە یاساکەی پەسەند کرد. ئەم پرۆژە یاسایە ئەگەرچی وەک قۆناغێکی گرنگ سەیر دەکرێت بەڵام بەوتەی مامۆستایانی زانکۆ هێشتا زۆر پرسی تری گرنگەیە کە پێویستە ئەنجام بدرێت. چاکسازی بکەین یاخۆ ڕیفۆرمی حکومڕانی و سیاسی بکەین لە کوردستان یان لە عێراق پێویستمان بۆیە کە حکوومەتی باش دروستکەن. حکوومەتی باش بنەمای با بڵێن ڕوبەڕووبوونەوەی گەندەڵیە خۆت با بڵێن چاکسازیە لە حکومڕانی و لە دەوڵەتداریدا. بەوتەیە مامۆستای زانکۆش چاکسازی وەک چۆن شاڕەی گەیشتنە بە خۆشگوزەرانی بە هەمان شێوەش پاکسازیش بەشێکی تری گرنگی قۆناغی پەیوەستە بە سەرکەوتنی پرۆسەکە. بێگومان چاکسازی و پاکسازیش لە سەرروو چاکسازیەوە لە دامەزراوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بووە بە زەڕورەتێک، بەڵام میتۆد و ئالیەتی کارکردنی چاکسازیەکە و پرۆژە یاسا و یاسای چاکسازیەکە و ئەو فیلتەرانی کە ئەم پرۆژە و پرۆژە یاسا و یاسایەکەی پێدا تێدەپەڕێ گرنگە بیریان لێ بکرێتەوە. لە دوای دامەزراندنی حکوومەت و بەدرێژایی کابینە جیاجیەکان هەمیشە پرسی چاکسازی لەلایەک دەستپێکی بەڵێن و لەلایەکی تریش داواکاری سەرەکی کوردستانیان بووە، بەڵام بەوتەی زۆرینەی شەقامیش هێشتا چاکسازی نەیتوانی و ببێتە شوێنگرەوەی نادادی و ئەمەش تا دێت زیاتر بارگرانی بۆ داهاتووی کوردستان دروست دەکات. هونەر ڕەسوول گەلی کوردستان ڕانیە.